هاوار دەکات و سەر ئەکێشێ بە ئەرزدا بۆ ساتێکیش ئارامی نییە. ئەو ئافرەتەی دەوتێت ماوەی 5 ساڵە سەر شەقامەکان بۆتە ماڵی و بێلانە و بێحاڵە. ماوەی چەند مانگێکە دۆخی دەرونی تێکچووە و دەست لە کەس ناپارێزێت. پەیام بە دواداچوونی کرد بۆ ڕزگارکردنی ئەم ئافرەتە لەم دۆخەی تێیکەوتووە. بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی سۆزی دەرونی دەڵێت ئەگەر سەرووی خۆیان فەرمانیان پێ بکەن ئەوان ئامادەن داڵدەی بدەن. بەڵێ پێش هەموو شتێ ئێمە لای ئێمە دوو حاڵەت وەرەگیرێ. ئەو دوانەژێکیشیان پێڵەن بڵێن کە ئابە پێڵەن خەمۆکی ئەوەی کان ئینفسام شەخسی ئەو دوانە لای ئێمە وەرەگیرێت. ئەوانی کە ئەگەر زۆر جار حاڵەت هەبووە سەر و خۆمان ئەمریان پێکردوون توانە بۆ ماوەیەک وەریگرن تا جێ و ڕێگەیەکی بۆ دابینەکەین. شکێمە ناتوانین هیچ کەسێ تا سەر لەوێ بێت چکە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەیەکی دەرونیە. ئەوەی یەت ماوەی لێوێ بەڵێ هەیە ماوەیەکی زۆرە بێنێتەوە بەس کە سوکاری هەیە لەو ماوەیە کە سوکاریان مانگەگەی بنەوە 2 مانگی بنەوە دوای جارێککەنەوە کە زانیمان تا 3 جار ئیسیفادە سوودمەند نابێت لە کارگوزارەکانی ئێمە ئەو وەختە ئێمە ناچارین بینەوە بەدەست کە سوکاری لەم حاڵەتا بەس کە سوکاری کە نەبێت ئیلا بێ ڕێکخراوێ شوێنێ بگرێتە خۆی غێریەوە بچیکەنیە. هیچ زانیاریەک لەسەر هۆکاری کەوتنە سەر شەقامی نییە. بە ڕۆژ لە بازاڕەکاندا دەگەڕێت و دوکاندارەکان خواردنی پێدەدەن. بە شەویش تا بەیانی لە بەردەم تەلاری نەقیب ڕۆژ دەکاتەوە. بەڵام بەردەوام لەبەر خۆیەوە قسە دەکات و سەر دەکێشێت بە زەویدا. لە دوای بڵاوبوونەوەی ڤیدۆکەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و بە دواداچوونەکانی کەناڵی پەیام ڕەوانەی سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان کرا. بەڵام دیار نییە چارەنووسی بەچی دەگات و کام لایەنە لە خۆی دەگرێت. پۆلیس هێناوێتە سنتەری چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان. ئێستا نزیکی 3 بۆ 4 سەعاتە لێرەیە ئێستا خەوتووە و دەرمانی پزیشکی پێدراوە ئارامترە لەوەی لە ڤیدۆکانە دەرەکەوت. بەیانی لیژنەی پزیشکی تایبەتمەند دەیبینێ بۆی دکتۆرەکان قەرار بن لەسەر کە ئەحالەی نەخۆشخانەی سۆزی دەرونی بکەن تاوەکو چارەسەری پێویست وەربگرێ. پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانیەوە. ئەوانیش دەڵێن ناتوانن لە خۆیانی بگرن چونکە دۆخی دەرونی ئەم ئافرەتە تەواو نییە و ژینگەی خانەکانیان تێک دەدات. خانەکانی ئێمە ماڵن بۆ ئەو کەسانی کە بێلانن بۆ ئەو پیرانی کە بێلانن یاخود بۆ ئەو مناڵانی کە بێ دایک و باوک و بێ سەرپەرشت و بێخانە لەبەرەوەی کە تۆ پێڵەی ماڵ ئەبێ کەشێکی ئارامت بۆ دابین کردبێ. ئەم حاڵەتانە خۆتان نەزانن ئەبنە تێکدانی جەوی ناو خانەکانمان لەبەرەوە هەر بە پێی ڕێنمایەکانی وەرگرتنی بەساڵات چوان و ئەوانە لە خانە ئەم جۆرە حاڵەتانە لای ئێمە وەرناگیرێ. زنجیرەی ژیانی 5 ساڵەی ئەم خاتونە کە ناوەکەشی نازاندرێت لەسەر شەقام کۆتایی هات. بەڵام دیار نییە دوای وەرگرتنی چارەسەرە دەرونیەکان چارەنووسی بەرەو کوێ دەگات دەگەڕێتەوە سەر شەقامەکان یاخود شوێنێکی بۆ دیاری دەکرێت چونکە پەیام لەو بەدواداچوونەدا لەسەر ژیانی ئەم ئافرەتە نەیتوانی بەڵێن لە هیچ لایەنێک وەربگرێت تا دوای هاتنە دەرەوەی لە نەخۆشخانە لە خۆیانی بگرن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.